Bekes Kadir, Kürdistan Emekçiler Partisi Politbüro üyesi. Xerati Bekes Hizbi Zahmetkeşani Kürdistan Endami Mektebi Siyasi Muvardanasi Bixabin Rojavede tişteki gerb jî çêbû divî warî de dixwazim bi Kurtî raya we jî werbigrim piştî axaftina me ez ê hemû gotarên te jî bi Tirkî dîsa carekî din ji pêşkeş ji temaşevanan re diyar bikim ama dixwazim raya we bigirim dewleta Tirk vê sibehê dest bi êrişekî nû kiriye ber bi Metînayê ve hê agahiyê berfireh tunê lê agahiyên ku ji herêmê hatiye herêma Kurdistan û agahiyên ku ajansa nûçeyan didin dibêjin ku operasyonekî berfireh dayê dest pêkirin bi taybet li derdora garê ev operasyon dimeşe bêguman Kurd li benda êrişekî bi vî rengî bûn ama hûn çawa dinirxînin ev êrişa mirov lazim e bi çi rengî şirove bike? Bêguman hêriş û pelamarî operasyoni dewletî Tirkiye bۆ ser başûrî Kurdistan ştekî nû niye û xweşiyan mawekî baş e banggeşê bۆ dikin reklamî bۆ dikin û berdewam kar li ser ew hêrişe dikin ئێمە پێمان وایە ئەو جۆرە هێرشانەی کە دەستی پێ دەکرێ یەکەم تازە نییە ئەو سابقەشی هەیە و ڕەنگە هەر ئەوەش نەبی لە داهاتووشدا هەتا درێژە بەو سیاسەتەی خۆیان بدەن هەتا شەڕ و ئۆپەراسیۆن و چەک بە چارەسەر بزانن ئەو سیاسەتەی دەوڵەتی تورکیا و بەتایبەتی ئەکەپا بەردەوام دەبی بێگومان دیارە ئەوان دەرسیان هەر هێرش و پەلاماردانێکی سەربازی هەر ئۆپەراسیۆنێک لەلایەن تورکیا لەلایەن ئێرانیان هەر دەوڵەتێکەوە بێتن خەتەر لەسەر ئیستیقراری سیاسی لەسەر ئەمن و ئاسایشی هەرێمی کوردستان دروست دەکات بۆیە ئێمە ئەو ئۆپەراسیۆنە بە هەنگاوێکی خراپ دەزانین و پێویستە هەموو لایەنە سیاسیەکان یەک هەڵوێست بن لە بەرامبەر ئەو ئۆپەراسیۆنە. باش dixwazim civata giştî ya Kongreyê Neteweyî Kurdistan ya bîst û duyemîn jî rayî ramanê we bigirim hûn jî beşdar bûn ne care yekeme bêguman gengeşeyekî berfireh jî çêbû doyînê îro jî wê berdewam bike çavderiya wan ser vê civata giştî ya kenekê çi ye bi rastî jî çi hata axaftin ve çi encam jê derkevî yanî bi taybet pêwîstiya Kurda bi çi heye û wê çi qas bibe derman ji pêwîstiya Kurda re? ئەو گردبوونەوە و کۆبنەوەی کەنەکەی بەڕاستی هەم گردبوونەوەکی هەموو کوردانی هەر چار پارچەی کوردستان و دیاسپۆرایە و ڕاوێژێکی نەتەوەیی و نیشتیمانیە گفتوگۆ لەسەر پرسە گرنگەکانی ئێستای کورد بەتایبەتیش کە هەم لە ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست شەڕ هەیە کێشە هەیە و ئەو شەڕ و کێشێش کارتێکردنی لەسەر ڕەوشی منتیقەکە بەگشتی لەسەر کوردستانیش هەیە و قسە لەسەر ئەوە کرا هەموو لایەنەکان گفتوگۆی ئەوە کرا کە ئێمە هەوڵ بدەین هەموو لایەنە سیاسیەکان لایەنی کورد بەگشتی لەو شەڕە زەرەرمەند نەبی و هەوڵ بدەین خۆت بزانی هەر کە شەڕ دێتە پێشەوە ئەوانە ڕەغمی ینی سەرەڕای هەموو ئەو لێکەوتانەی کە هەیتێ و کارەساتانەی کە شەڕ لەگەڵ خۆی دێنی بەڵام دەرفەتیش بۆ چارەسەر دروست دەکات دەرفەتیش بۆ ئەوە دروست دەکاتن کە دواتر شەڕ دەبی هەر تەواوبێتن ڕێکەوتن دروست بکرێ ئێمە پێمان وایە دەبی هەموو کورد بەرنامە ڕێژی خۆی بکاتن بۆەوەی لە هەر چارەسەریەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێ پرسی کوردیش لە نێو چارەسەریەکەبی ناکەی پرسی کورد فەرامۆژ بکرێت چونکە کوردیش ئەمڕۆ فاکتەرێکی گرنگە لە ناوچەکەدا فاکتەرێکی گرنگە بۆ ئەمن بۆ ئاسایش و بۆ سەقامژێری ناوچەکە. وەک حیزبی زەحمەتکێشانی کوردستان bi taybet li başûrî Kurdistanê
nakoki dinav hizbên Kurdistanê de gelekin yani ev nakokî ji mixabin ta êsta çareser nebûye li hember Bagdad jî yek dengdenin cudayî heye axirîn car de hilbijartina Kerkûkê de ev zêdetir derket holê hûn çi difikirin wek hizib bi rastî ji bo ew nakokiya navxwî ya Kurda bête çareserkirin saziyên wekî kenekê dikare rorekî çawa bilîze باشووری کوردستان بەداخەوە ئیمکان هەبوو لە باشووری کوردستان یعنی لەوەی کە هەیە زیاتر بکرابە دەستکەوتی زیاترمان هەبایە بەداخەوە بەهۆی ناکۆچی و بەهۆی لەکترازانی سیاسی بە تایبەتی لە نێوان پارتی و یەکێتی وەکو دوو لانی دەسەڵاتدار لە کوردستان ئێمە لە زۆر ڕووەوە پاشەکشەمان کردیە لە ناوچەکانی کەرکووک و ئەوەی کە ئێمە پێدرین ناوچەی مادەی 140 لەوانە هەموو پاشەکشەمان کردیە لە زۆر بواری دیکە ئێستا کە ئێمە پاشەکشەمان کردیەوە لە عێراقدا بەهۆی ئەو لێکترازانە پێگەی کورد لاواز بووە عێراق دەیەوێت سنترالیزە بکە ئێستاکە هەتا ئەو کاتێک کە لایەنە سیاسیەکان لە کوردستان بە تایبەتی لایەنە دەسەڵاتدارەکان لە کوردستان بەرژەوەندی تایبەتیەکانی خۆیان لەبەرچاو بگرن بە تاکید وەزی ئێمە ڕوو لە باشی نابێتن وەزی ئێمە بەرەو خراپتر دەڕوا و بەداخەوە تا ئێستا کە ئێمە ئافاقەک نابینین بۆی هەموو لایەنەکان پێکەوە ستراتیجێکی سیاسی هاوبەشمان هەبی بۆ چۆنیەتی ئیدارەدان و بەرەو پێشبردننی هەرێمی کوردستان و بۆ چۆنیەتی مامەلەکردن لەگەڵ عێراق بۆ چۆنیەتی ممارەسەکردنی مافە دەستوریەکانمان لە عێراق وەروەها بۆ چۆنیەتی مامەلەکردن لەگەڵ دەوڵەتانی دەوروبەر لەگەڵ دەوڵەتە داگیرکەرەکانی کوردستان لەگەڵ حتا سیاسەتێکی هاوبەش نییە بۆ چۆنیەتی مامەلەکردن لەگەڵ دنیای دەرەوە ئەوانە هەمووی کێماسین ئەوڕۆ لە هەرێمی کوردستان ئێمە پێمان وایە دەرفەتی شەیە ئەگەر ئەو لایەنانە بگەڕێنەوە بۆ ڕای خەڵک ئەگەر بەرژەوەندی گشتیەکان بەرژەوەندی نەتەوەیەکان لە بەرچاو بگرن ئیمکان هەیە کێشەکان چارەسەر ببن لێ مخابنە تا ئێستاکە ئەوە لە گۆڕێ نییە بە سەبەبی ئەوەش بەڕاستی هەڵبژاردننی کوردستان دواکەوت و لە هەڵبژاردن ممکنە کو بە چارەسەریەک هەتا ئێستاکە بۆ ئەوەی هەتا ئێستاکە هەیە ینی ئەگەری کردن و نەکردن ئێستا تا ئێستا وەکو یەکە و سەرۆکی هەرێمیش لە چەند ڕۆژی ڕابردوودا گوتی پێویستی بە ڕێککەوتنی لایەنەکان هەیە پێویستی بەوەی هەموو لایەنەکان پێکەوە دیارە تا ئێستا ناکۆچی هەیە لەو بارەوە بەداخەوە یعنی ئێمە پێویستمان بۆ هەبوو ئێستا سیستەمی حکومڕانی لە هەرێم لە ڕووی دیموکراسیەوە باش بەرەو پێش بچووایە بەهۆی ئەو ناکۆچیانە پاشەکشەمان کردی ئێستا پەرلەمانمان نییە و کەنەکە دەتوانیتن هەوڵ بدا ڕۆڵی خۆی ببینیتن لە کەمکردنەوەی ئەو مەسافەی لێکترازان لە بینی لایەنەکان و ئێمە کەنەکە و هەموو لایەنەکان دەبی ئیش لەسەر ئەوە بکەین بڕاستی ئەو لێکترازانە کەم بکەینەوە ئەگەر دەمانوێ یەک ڕێزیمان هەبی ئەگەر دەمانوێ یەک ڕێزی کوردستانیمان هەبی دەبی هەمومان بەو ئاراستەیە ئیش بکەین کە مەودای لێکترازان مەسافەی لێکترازان کەم بکەینەوە ئەگەر ئامانزمان یەک ڕێزی کوردستانیە و لەو قۆناغی ئێستا کەشدا هەم لە ئاستی باشووری کوردستان هەم لە ئاستی هەموو بەشەکانی دیکەی کوردستان پێویستمان بە یەکێتی و یەک ڕێزی هێچ قۆناغەکە ئەوە بەسەر هەموو لایەک فەرز دەکا هێویمانە ئەو یەکرێزی و یەکگرتنی یا کوردستان چێ بە تشتێکی دیکەژی سبەینێ سەرۆک کۆماری تورکیە ڕەجەب تاییب ئەردۆغان وێ گەرەکی بکە بۆ باغدا و ژوورژی ئەو بخوژی ئاشکەرە کرد وێ وەرە هەولێرێژی لە هەولێرێژی لەگەڵ سەرۆکی هەرێم و هەروەها سەرۆک وەزیری هەرێم بەلکی لەگەڵ کاک مەسعود بارزانیژی ئەو دیتنێکی پێک بینێ ئەو ji لای کوردا بە چی ئیفادەت کرد چی واتێ یعنی
ve çi bandor ser Kurda bike dibe helvesta Kurda li hember ve eke çi be دیارە ئەوان سەردانەکە لە بۆ عێراقە بە پلەی سەرەکی ئەوان بەتەمانە چەند ڕێککەوتنێک واژۆ بکەن کە زۆرتر مەساری ڕێککەوتنی ئابووریان هەیە و کێشە لە بینی عێراق و تورکیاش هەیە لەسەر مەسەلەی ئاوە عێراق پێویستی بە ئاوە ئەمجاری تورکیا وەرەقەی ئاو بەکاردێنیتن و ڕێگای گەشەیان هەیە ئێستا و ڕێگایە کە دەیانەوێت بۆ تیجارەت فراوانی بکەنەوانە زۆر هەنگاوی دیکە هەیە ئەوەی هەرێمی کوردستانیش دیارە تا ئێستاکە هەرێمی کوردستان دەروازەیە بۆ هەموو ڕێگەکانی ئابووری و تیجاری عێراق لەگەڵ تورکیا لەگەڵ عێراق بۆیە تورکیا لەوە تێگەیشتووە کە ئەگەر بیەوێتن عیلاقەی تیجاری باشی لەگەڵ عێراقەبی دەبێت عیلاقی لەگە هەرێمی کوردستانی شەبی پێم وایە سەردانەکە زیاتر ئەو ئامانجەی هەیە کە دێتە باشووری کوردستان دێتە هەرێمی کوردستان ێریشێن کوردسەر بە باشووری کوردستانی تێ برێڤە برن سبەینەژی وێبرەنگێکی هەم لەگەل عێراقی هەم لەگەل هەولێرێ یعنی لە بەغدا و هەولێرێ وێ وەرە گەنگەشیکردن هەلوەستا عێراقی وێ چ ببێ هەلوەستا باشووری کوردستان تایبەت رایەدارên Parti Demokratîk Kurdistanê ve em bidirxînin piranî gelwan ve daniştin bêkirin ve çawa bê nirxandin yani ve encamekî çawa derkeve birayî ve تورکیا و سەرۆکی تورکیا مەبەستیانە لە ئۆپەراسیۆنەکانیان هەم هەرێمی کوردستان و هەم عێراقیش هاوکاریان بکە چونکە بەبێ هاوکاری عێراق و بەبێ هاوکاری هەرێمی کوردستان ئۆپەراسیۆنەکانیان وەک جارەکانی پێشتر تێک دەشتێ و ئەوە ئامانجی تورکیایە بەڵام بەدیدی من پێم وایە بەشداریکردنی عێراق لە ئۆپەراسیۆن لەگەڵ تورکیا لە قازانجی عێراق نییە لە بەرژەوەندی عێراق نییە و ئەو مەسەلەیە هەر پەیوەست نییە بە عێراقش پێویستە بە لایەنی دیکەی دەرەکیش یعنی دەبێ ئەوانش ڕازی بن چونکە وەزی عێراق وەزەکی ئاسایی نییە لە ئێستاکەدا دەوڵەتی دیکەش کارتێکردنیان لەسەر سیاسەتی عێراقەیە بەنسبەتی هەرێمی کوردستانی شەروایە ممچینە دەوڵەتی تورکیا هەوڵ بدا هەرێمی کوردستان لەگەڵی بەشدار بی هەوڵی بدا لایەنەکانی سیاسی لەگەڵی بەشدار بن بەڵام بە تێگەیشتنی ئێمە هیچ لایەنێک لە هەرێمی کوردستان بە پارتی دیموکراتی کوردستانیشەوە بە حکوومەتی هەرێمی کوردستانیشەوە لە بەرژەوەندیان نییە ئۆپەراسیۆن لە هەرێمی کوردستان بکری ئەوە تورکیا خۆی یەکتەرەفە دەیکاتن و ئەگەر هەر جۆرە شەڕەکیش هەر جۆرە ئۆپەراسیۆنێکی تورکیا چه عێراق هاوکاری بکات چه لە هەرێمی کوردستان هاوکاری بکرێت کە ئەم زۆر بە دووری دەزانم بە تاکید لە بەرژەوەندی عێراق و لە بەرژەوەندی هەرێمی کوردستان نابی باشە وەک پرسا دوماهی gelek de gengeşikirin navbera Kurdada bi taybet pırsa yektiyan netevi yani ev çıl salı rojname gerim her çıl salı ev gengeşi dinav Kurdada heye beguman ray Hizbi Zahmet Keşani Kurdistan ciddi varidet xwazim bizanibim çiye Hizbi Zahmet Keşani Kurdistan çi di fikirde derbari yektiyan netevi de u her vaha ev meseleyi yektiyan netevi ya nav Kurda brastici çava dikare be çareser kirin yani yeko be hizbare nabe ama hevbeşi ki stratejik ki akleki hevbeşi nav Kurda ne mümkün riyavi çiye ve çava bebe بەداخەوە یعنی هەتا ئێستا کە ئێمە یەکێتینەتەوەی و یەکڕێزی کوردستانی بۆ ئێمەش هەر دروشمە بۆ ئێمەش هەر دروشمە وەکو ئەوە وایە ئێمە 40 ساڵە ڕێک کەوتبین لەسەر ئەوەی ڕێک نەکەین بەڕاستی ئەمە دەردێکی خراپە دووچاری کورد و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد بووە و لە ڕابردووش و لە ئێستاش و لە داهاتوودا ئێمە هیچ چەکەکی بەهێزتر لە دەستمان نییە بۆ ئێستامان بۆ مانمان بۆ بەردەوامبوونمان بەڕاستی ئێمە هەر چەکی یەکڕێزیمان هەیە چەکی یەکڕێزیمان هەیە چەکی بەڵام ئەوەی کە گرنگە یەکڕێزی و یەکێتی نەتەوەی لە ناو گەلی ئێمە پێک هاتیە
تۆ دەبین لە هەر ڕووداوێک لە ڕووداوەکان هەر کارە ساتێک دێتە پێشەوە لە ڕۆژ ئاوابی هەموو کورد لە هەموو بەشەکان هەماهەنگ و هاو دەردە لەگەڵی هاو بەشە لەگەڵی لە باشووربی هەروە لە باکوور بەڵێ کەتە پێش ئەمە وشیاریەکی زۆر باشە ئەمە باشە هیوادارین لایەنە سیاسیەکانیش یعنی ئەگەر لە ئێستاکەدا دەرفەتیش بۆ ئەوە نەبی کە یەکێتی نەتەوەی پێک بێت و بەڵام هەوڵ بدرێتن زۆرێک لە تەفاهم زۆرێک لە تێگەیشتن لە نێوان لایەنە سیاسیەکان هەبیتن بۆ ئەوەی بتوانین لەو هاوچەشە سیاسیانەی لە ناوچەکەدا هەیە لە دنیا هەیە ئێمەش میلەتەچین یانێ بۆ دەبی ینی لە سەدەی 21یش ماف و ئازادیەکانی ئێمە پێشێل بکرێ تەنانەت ئێوە دەبینن ینی وڵاتی سوید دەوێ بچیت بتە ئەندامی ناتۆ دەبی کورد بازەکەی بۆ دەبی لەسەر حیسابی کوردی بەڕاستی دەبی ئێمە بیر لەوە بکەینەوە کە کوردیش ئەمڕۆ فاکتەرەکە لە ئاستی دنیا لە ئاستی منتیقەکە ڕۆڵی هەیە تەسیری هەیە دوو ستاتۆی بەهێزی هەیە ستاتۆی هەرێمی کوردستان دەستوریە لە عێراق احتافی پێکرایە ستاتۆی ئەمری واقعی ڕۆژئاوای کوردستانمان هەیە کە لە شەڕی داعش هەردوو لا بەڕاستی هاوپەیمانی نێودەوڵەتی بووینە ئەو فرسەتانە هاتینە پێش ئێمەش دەرفەت هەیە بۆی بتوانین پێگەی خۆمان لە ئاستی نێودەوڵەتی بەهێز بکەین بەڵام بۆ ئەوەی پێگەمان لە ئاستی نێودەوڵەتی بەهێزبی بۆ ئەوەی ئەوانش لە ئیتفاقاتی خۆیان لەگە دەوڵەتە داگیرکەرەکانی کوردستان لەسەر حیسابی کورد ڕێک نەکەون لەسەر حیسابی ماف و ئازادیەکانی کورد ڕێک نەکەون بەڕاستی ئەمە پێویستی بە هەوڵ و کۆشی خۆشمان هەیە بە دیبلۆماسیەتی خۆشمان هەیە بە زمانێکی مشتەرەکی سیاسی و دیبلۆماسی هەیە بە استراتیزێکی هاوبەش هەیە بەبێ یەکخستنی گوتارێکی سیاسی ممکن نییە ئێمە بتوانین سوود لەو دەرفەتانە وەربگرین. زۆر سپاس کاک بێکەس قادر تا وەختا خۆبەقەتان بوو میێوانیمە سپاسیاوت کرد بە ئیجازەوە بە ئەزێ کورتەیەکی وەرگەرینم Türkçe. Sevgili izleyiciler, ne yazık ki koşullarımız nedeniyle Kürtçe yaptık. Çeviri, simultane çeviri olanağı yoktu. Ama ben kısaca size özetlemeye çalışayım. Kürdistan Emekçiler Partisi Politbüro üyesi Sayın Bekes Kadir özellikle Metina'daki işgal operasyonunu değerlendirirken bunun bir sürpriz olmadığını söyledi. Ama bununla ilgili değerlendirmelerinde Irak merkezi hükümetinden ve Güney Kürdistan hükümetinden destek alınmadığı sürece bu saldırıların şimdiye kadar olduğu gibi yine Türk devletinin elinde patlayacağını ve başarısızlıkla sonuçlanacağına dikkat çekti. Kendileri de Keneke'nin 22. Genel Kurulu'na ve bir bütün olarak kurumsal olarak Keneke'ye de ciddi bir önem atfettiklerini söylediler. Kürtler arası sorunların çözümünde, Kürtlerin uluslararası alandaki diplomatik faaliyetlerinin sürdürülmesinde Keneke'nin önemli bir rol oynayabileceğine ve kendilerinin de parti olarak bu kurumsal çalışma içerisinde yer alıp kendilerine düşen sorumlulukları, görevleri yerine getireceğini söylediler. Erdoğan'ın Bağdat ve Hevler gezisine ilişkin de görüşleri vardı. Bunun asıl amacının rahatlıkla anlaşılabileceğini ve bölgede hem İran-İsrail arasında devam eden gerginlik hem diğer taraftan İsrail Hamas arasında yaşanan savaş nedeniyle oluşan tablodan yararlanmak istediğini, bu amaçla işgal operasyonlarında bir şekliyle Bağdat'ı da Hevler hükümetinde yanına almak istediğini söyledi ama bunun Bağdat açısından da Hevler açısından da kolay olmayacağına dikkat çekti. Çünkü aynı zamanda her iki gücün de tek başlarına karar verebilecek pozisyonda olmadığına dikkat çekti. Yani güç adını vermedi elbet, kimlerin etkisinde olduğuna dönük somut bir fikir belirtmedi ama Bağdat'ın da Hevler'in de kendi başlarına karar verebilecek pozisyonda olmadıklarını ve başka etkenlerin de devrede olduğunu dikkate almaları gerektiğini söylediler. Yine
özellikle Başuri Kürdistan'daki siyasal partiler arasındaki sorunlara dikkat çekti. Yani uzun zamandır yaşanan bu sorunlar nedeniyle Kürdistan'ın çok ciddi zararlar gördüğüne vurgu yaptı. Ağırlıkla da oradaki iktidar olan iki güç arasında, Kürdistan Yurtseverler Birliği ile Kürdistan Demokrat Partisi arasında yaşanan sorunların kazanımları korumada da önemli bir olgu olduğunu belirtti. Tabii önümüzdeki dönemde yapılacak seçimlerin bu konuyla ilgili bir çözüm olup olamayacağına dönük sorumuza da şimdiye kadar çokça seçim yapıldı ama bu seçimlerin çözüm olabilmesi için öncelikle Kürtler arası geniş bir uzlaşı zemininin yakalanması gerektiğine dikkat çekti. Ulusal birlik konusunda kendileri de uzun dönemdir bu konuyla ilgili tartışmaların yürütüldüğünü, bu konuyla ilgili çabaların devam ettiğini ama ne yazık ki bu konuyla ilgili somut bir adım atılamadığını belirtti. Somut adım atılamadığı için de bu tüm sorunlara, dört parça Kürdistan'da tüm sorunlara yansıdığına dikkat çekti. Ama önemli bir vurgusu vardı burada. Her ne kadar siyasal güçler arasında bir ulusal birlik yakalanmamış olsa bile toplumsal açıdan bunun çok ciddi oranda aşıldığını, yani Kürdistanlılar Kürdistan'ın hangi parçasında olursa olsun ortaya çıkan durumlara karşı ortak tavır geliştirebiliyorlar. İşte Rojava'ya dönük saldırılarda bunun bir önemli örnek olduğunu söyledi. Orada o saldırılara karşı Kürtler Kürdistan'ın dört parçasında yek vücut olabildiler. Yine Rojlat Kürdistan'ında özellikle Cihan Azadi devriminden sonra ortaya çıkan tabloda benzer bir toplumsal refleksin geliştiğine dikkat çekti ve bunun önemli olduğunu söyledi. Özetle belki bu kadar yeterli değil, simultanen olsaydı kuşkusuz daha iyiydi ama koşullarımız buna yetti. Bu şekliyle Medya Manşet'in de sonuna gelmiş olduk. Tekrar yeni programlarda buluşmak dileğiyle. Hoşça kalın.